کۆماری ئیسلامی ئێران لە ڕیزبەندی ئازادی ڕۆژنامەگریدا لە نێو 180 وڵات لە پلەی 176 جێی گرتووە. بە جۆرەی راپۆرتی پێوەری ئازادی ڕاگەاندن بۆ ساڵی 2025 کە لەلایەن ڕۆژنامەنووسانی بێسنوورەوە بڵاو کراوەتەوە، ئێران بە پلەی 16.62 خاڵ لە پلەی 176میندایە و دۆخی ئازادی ڕاگەاندن لەم وڵاتە تەنانەت لە ئەفغانستانیش خراپترە. ڕۆژنامەنووسانی بێسنوور لەم راپۆرتەدا نووسیوێتی ئێران وڵاتێکە کە تێیدا ڕۆژنامەنووسان لە ژێر گوشاردان و هەر جۆرە ڕوانگەیەکی ڕەخنەگرانی سەرکوت دەکرێت کە هەر بۆیش لە کۆتایی ڕیزبەندی ئازادی ڕاگەاندندا جێ گرتووە. ئەم راپۆرتە ئاشکرای کردووە تەنیا 4 وڵات لە سووریا، چین، کۆرەی باکوور و ئیریتریە دۆخی ئازادی ڕاگەاندن لە ئێران خراپترە. دکتۆر ناسر باباخانی نووسەر و مامۆستای زانکۆ سەبارەت بە ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری لە ئێران لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێن. ڕەوشی کاری ڕۆژنامەنووسی لە ئێران چۆنە؟ پێشەکی بە پێویستی دەزانم کە پیرۆزبایی بکەم لە سەرجەم ئەو کەسانەی کە خەریکی گواستنەوەی هەواڵم بە شێوەیەکی دموکراتیک و ئازاد و بەدوور لە کەوتنەژێر شوێندانەری با بڵین دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتانەی کە بەردەوام حەولی وەدەدەن کە حەقیقەت باڵارەدا برن. هەروەک بۆ خۆدا ئاماژەت پێ فەرموو ئەمە بە پێی نەریتێکی ساڵانە با بڵین RWB یان ڕۆژنامەنووسانی بێسنوور ئەم ڕێکخراوەیە لەسەر بنەمای چەند خاڵ کە بە شێوەیەکی نەگۆڕ بەردەوام و خاڵانە هەن ڕیزبەندی وڵاتانی دیاری کردووە و هەروەک بۆ خۆدا ئاماژەت پێ فەرموو کۆماری ئیسلامی بۆ لە نێو 180 وڵاتدا پلەی 176 بۆ خۆی تەرخان کردووە کە ئەمە شتێکی تازە و سەیر و سەمەرە نیە. لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەردەوام بە حکمی ئەو پێوەرانەی کە ئەم ناوەندانە دیارە تەنیا هەر ڕێکخراوی هەواڵێران یا ڕۆژنامەنووسانی بێسنوور نییە، هەندێک شوێنی باوەڕ پێکرا و متمانە پێکراوی وەک CPJ واتە کۆمیتەی پارێزگاری لە ڕۆژنامەنووسان IFJ با بڵین فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان و هەروەها ماڵی ئازادی فریدم هاوس بە پێی ئەو پێوەرانەی کە هەیەە کە هەمویان لەسەر ئەو خاڵە کۆکن کە دەبێت بوونی بیر و ڕای جیاواز لە نێو میدیادا ڕەچاو بکرێت، دەبێت سەربەخۆیی میدیاکان لە هەمبەر هێزە سیاسی، ئاینی، ئابووری و سەربازیەکان دەبێت بپارێزرێ، شەفافیەتی ماڵی و دارایی دەبێت ڕەچاو بکرێت و هەروەها بواری سەرهەڵدانی ئەو میدیانەوە لە دەوەری گشتی دەبێت لە حاز بکرێت بۆ ئەوەی کە بتوانن ئەو پۆینتێک کە بۆ وڵاتانە دەدرێت لەسەر بنەمایەکی حەقیقەت و با بڵین دادپەروەرانە بێت. بە حکمەوەی کە کۆماری ئیسلامی هەل لە سەرەتای هاتنە سەرکاریەوە یاوەتە لە دوای ساڵی 79 تا هەنووکە بە حکمی ئەو ئاڵوگۆڕانی کە قۆناغ بە قۆناغ لە ڕۆژنامەگەریدا ساز بۆ یانی تۆگە سەیر دەکەی لەسەر جەم دنیادا ئێمە سەرەتا بە ڕۆژنامەگەریەکی کلاسیک و سنەتی دەست پێ دەکەین، دواتر وردە دێین بەرەو ڕۆژنامەگەریەکی ئۆنلاین واتە ماڵپەڕەکان و وێبلاگەکان، دواتر میدیای ئاماڵ مۆدێرن وەک تەلەڤیزیۆن و رادیۆ و ئەوەی پێی دەوترێت سەتەلایت و دوجاریش ئەوەی کە ئێستا هەیە کە پێی دەوترێت سۆشیال میدیا یان تۆڕە کۆمەڵایەتەکان. لە تەواوی ئەو قۆناغانەدا کۆماری ئیسلامی حەولی ئەوەی داوە کە بە میکانیزمی جۆرا و جۆر بێنێ بەر بەم قۆناغانە، یعنی لەو قۆناغانەدا کە ڕۆژنامەگەری خەریکی گەشە و نەشر بەری پێ بدرێت. باشە دکتۆر، دیارترین ئەو ئاستەنگانەی ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان و کاری ڕۆژنامەنووسی بێتەوە چییە؟ دیارە بەڕاستی ڕەنگە دەرفەتی بەرنامەیەکی ئەوتۆ لە هەواڵدا ئەوە نەبێ بێنیت سەرجەم لایەن ڕەهەندەکانی ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسی ڕۆژنامەگەری لە ئێران دەبێتەوە بکەیت، چون بەڕاستی پێویستی بە بەرنامێکی زۆر تێروتەسەر هەیە، بەڵام دەکرێت هەروەک زۆر بە خێرایی بەسەراندا تێپەڕین لە پلەی یەکەمدا چەمکێکە بە نێوی سانسۆر. دیارە سانسۆرکردن نەک تەنیا بە مانای سەخت ئامێرەکەی بەڵکو بە مانای زەینی و نەرمامێرەکەی، واتە ئێمە بۆ خۆمان ئەزموونی کارمان لە نێوخۆی وڵاتدا هەبووە. کاتێک کە تۆ کاری ڕۆژنامەت دەکرد بابەتێکت بۆ دەهات بە پێی ئەو پێوەرانەی کە دەسەڵات بە شێوەیەکی نافەرمی بۆ دیاری کردبوو، بۆ وێنە ئەوان لە نێو شەعردا لەسەر ئەوە هەڵوێستیان دەگرت کە نابێ وشەی چوار لە نێو شعری شاعراندا هەبێ، نابێ کوردستان بە زەقی بۆ وێنە تۆخ بکرێتەوە. بۆیە
جۆرێک لە خۆسانسۆری لە زەینی نووسەر لە ئێراندا ساڵ بووە بە تایبەتی لە کوردستانیش کە باسێکی جیاوازەکە شێوەڕوانینی ئەمنی بۆ سەردەسەڵاتەیە بەڵام سەرێکی ترین گرت بە باوەڕی من دەگەڕێتەوە سەر سانسۆری سەخت ئامێری و سانسۆری زەینی کە بەسەر زەینی نووسەردا فاز دەبێ و ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خۆ لە ڕاستەکان ببوێرێ لە یایەکی دیکەشەوە سەرکوتی و زیندانی کردون و ئەشکەنجەت هەیە تۆ کە سەیری دەکەی هەر لە دوای شۆڕشی ژنجیان ئازادی دوو ڕۆژنامەنووسی فارس دوو خانم بنێوی نیلوفەری حامیدی و ئیلاهی محەممەدی بەس تەنیا بۆ گواستنەوەی ئەم هەواڵە کە دوجار ئەم شۆڕشەی لێکەوتەوە تەنیا بە حکمی ئەوەی کە هەواڵێکیان گواستێتەوە دەکەونە زیندان و دەکەونە ئەشکەنجە و دەکەونە تەشیر و ئازار و هەروەها گرفتێکی سەرەکی کەش کە لە گۆڕەدا هەیە و قەزاعەن ئەوەش کە جەنابەت باسل دیوە فەرموو ئەو راپۆرتی ساڵانەی هەواڵێرانی بێسنوور کە جەختی لەسەر کردبەوە ئەم ساڵ لە ساڵی 2005 لەسەر چەمچی ئابووری یعنی ئاماژەی بۆ کرد توانگە سەیری مەپەکەی یا خەریتەی ئەو وڵاتانە دەکەی کە لە 5 فاکتۆر پێکاتون هەندێک وڵات باشن هەندێک وڵات خراپن هەندێک وڵات زۆر خراپن هەندێک وڵات بۆ وێنەوە ئەمریکا پرۆبلەماتیکن دەبینی هەمووی هەر سوور و زەردە یعنی باز لەوە دەکات بە حکمی ئەو دۆخینا لەباری ئابووری بەشێکی بەرچاو لە ڕۆژنامەکان و لە میدیاکان بەرەوداخراندەوە بەشێکی بەرچاو لە ڕۆژنامەنووسەکان دەستیان لەکار کێشاوەتە و ئەمە بە حکمی ئەو دۆخی ئابووری کە لە ئێراندا هەیە کە لە ئێران هەرگیز و هەرگیز ڕۆژنامەگەری بە شێوەیەکی پرۆفیشناڵ جا چ لەباری با بڵێن نەرمامێریەوە چ لەباری سەختامێریەوە نەبووە نەگەوەی کە بڵێن بە تەواوی ئینکاری ئەو شتە بکەین بڵێن ئەوە هەر بوونی نەبووە بەڵام لە چاو وڵاتانی تەنانەت دەرودراوسی خۆشی ئەمەی نەبووە و لە لایەکی دیکەشەوە گرفتێکی سەرەکی دیکە کە لە بەردەم ڕۆژنامەنووسیدا هەیە فیلتەرینگ یەکێک لەو بربەستانەی کە بۆتە هۆکارێک بۆی کە ڕۆژنامەنووس دەستی بە زانیاری و بە سوڕانەوەی ئازادی زانیاریەکان ڕانەگەن بۆیە ئەوانە دەتوانن بەردەستی جددی و گرفتی جددی بن بۆ ڕۆژنامەنووسی لە ئێران. بەڵێ بەڕێز دکتۆر ناسر باباخانی نووسەر و مامۆستای زانکۆ لە ڤێرجینیا ئەمریکا لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر.